سپارەتان باش بینەرانی عزیز و خۆشەویست نوێژ و ڕۆژوی هەمولای قوبڵ بێت و جەژنتان پیرۆز بێ. بەرنامەی مێخێک ئەم بەرنامەیەمان زۆر تایبەتە لەگەڵ گروپی کیژانی ڕۆژهەڵاتین. بەخێر بێن. خاتو ڕۆژینە لەو کاتەوە کێشم لەگەڵ ناوەکەتە ناتوانم لە بەریکەم تۆزێ قورس بوو. بەخێر بێن سەرچاو. ئەتوانی باسێکی گروپەکەمان بۆ بکەیت ئەم گروپە چۆن دروست بوو و چۆن دەستی پێکرد و ساڵی چەند بوو؟ سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەران و بیسەرانی هێژە خۆشحاڵین کە ئیمشوای نەخەمەتانە. ئەم گروها ماوەی 2 ساڵە کە تەشکیل بوو شڕۆ بە فعالیەتی کردگە. ئێمە لەگەڵ چەند نەفرێک لە ناو گروپەکەمانە لەگەڵ شادیگیانە 18 ساڵە بێکەوە ئیشەکەین. بەڵام گروپی کیژان 2 ساڵە دامەزراوە و شڕۆ بە فعالیەتی کردگە کە بنەماکێشی لەگەڵ شادیگیانە تەسمیمان کرد کە گروپێک تەشکیل بدەین و جیاواز بێ لەگەڵ گروپ گەلترا و خۆشبەختانە ئەم 2 ساڵە چالاکیگەل زۆر و بەرنامەگەلێک باشمان کردووە، کلیپگەلێک باشمان بڵاو کردووە. هەشتان ساڵ سەرکەوتوو بوون. زۆر خۆشحاڵم کە گروپێکی وا لە ڕۆژهەڵات هەیە. خاتو شادی گۆرانی بێژی گروپەکەیە. خاتو شادی ساڵی چەند خۆت دەست بە گۆرانی وتن کرد؟ لە کێکۆ دەست بە گۆرانی وتن کرد و هەر لەگەڵ گروپەکە بوو یان پێشووتر گۆرانی دوتووە؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئەوە بۆ ئەستافی بە ڕێزی کاناڵی کارکووک دەستخۆشیتان لێکەین بۆ داوەتان بۆ میوانداریتان. هەرچەند کورد خاکی خۆی ماڵی خۆیە، ئێوەش بە هەماشەیەوە بین بۆ ڕۆژهەڵاتەر خاک و ماڵی خۆتانە. بەس خۆشحاڵین کە ڕۆژ لە لای ڕۆژ بەرنامەکان و بەرهەمەکان زیاتر ئەبێ و ئەتوانین چالاکیمان ببێ. من تقریبا 20 ساڵە خەریکی کاری هونەرین، کاری عسفی دەف و سازەکوبەی و شەرقیەکانەکەم. بعد لە ئەو ساڵەی کە داعش هێرشی کردە سەر کۆبانی و شنگاڵەوەوان یەکەم بەرهەمی گۆرانی بێژی من بەناو لایلایک خوێنرا بۆ مناڵانی کۆبانی و شنگاڵ و یەکەم کاری حرفەیی گۆرانی بێژی بوو. ئیتر تەکتراک و گۆرانی هایەکی لە سەبکی پاپ و ئەوانەیشم وتووە. بەسی سە هاوکاریمان لەگەڵ ڕۆژیناگیان و کچەکانی گروپی کیژانایە کە شکر زۆر باش خەریکین پێشەچین و هیوامانەوەی بتوانین وەکو ژنێک و نەرمەند ئەرکی سەرشانی خۆمان بۆ کۆمەلگا بەدیبێنین. لەشتان ساغ و سەرکەوتوو بوون. ئەنجا من حەزم لە گۆرانیە کە بچینە لای گۆرانیەک یەکەم گۆرانیمان بە ناوی ژنە لە خزمەتانی فەر. لك فردوس نجر بما تسر بسليم لقلوبي لرجل كون قلق ساختا أبيقان بي بساتك جين
لەکوێ فێردۆس لەژێر پێمە کە سەربەستنیم لە عەقڵونی هزاران ساڵ من مێژوم پەیامم مافی یەکسانی هزاران ساڵ من مێژوم پەیامم مافی یەکسانی دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ گۆرانێکی زۆر خۆش بوو ئەم گۆرانیە باز لە ژن ئەکات ئەم گۆرانێت بۆ ژن وتووە وایە؟ بەڵێ ئەمە یەکێک لەو بەرهەمانەیە کە تایبەت مێلۆدی و تێکستی و هەموو شتێکی هی گروپە و بەرهەمێک تازەیە ئێمە وەکو بەسەرهاتێکە ژن بە گشتی لە جیهاندا هەیە ئیسە تایبەت کە ئێمە لە ڕۆژهەڵاتە ژین ئەگەر گوێبیستی ئەو تێکستە بوو بێتن کەوتوێتی لێرە ژن بوون گەلێک سەختە ئەبێ گیان بی بۆ ساتێک ژین لەکوێ فێردەوس لە ژێر پێمە کە سەربەست نیم لە عەقڵ و دین بنەمای ئەم گۆرانیە بەڕاست ئەو هەموو ئازار و ئێشەی کە یەکە بە یەکێک کچانی کیژان هەیەانە لە نێو کۆمەڵگا و هەموو خانمانی دنیا چونکە مافی ناپارێزرێ لە هیچ شوێنێک بەس نەوعەکەی فەرقەکە یانێ ئێمە بنەماکەی لەسەرەوە دامانیا ئەو ئازارانەوە ئێشانە کە خۆمان هەستمان پێکرد لە نێو ئەو گۆرانیە نیشانماندا کە لە داهاتە ئەڵێ هەر سەرکەوتوین و هەر بەردەوامین بەم هەموو ئازارە کە هەمانەوە چێژاومانەوە ڕۆڵەکانی ترمان لە کۆمەڵگا هەیە بەس هەر بەردەوامین ئێمە وەک هونەرمەندێک دەسە خۆش بێ و دەنگشە خۆش بێ و لەشتان ساغ بێت خات و شادی لە ڕۆژهەڵاتی کوردستان هونەر بۆ ئێوە قورس نییە بە تایبەتی ئافرەت؟ بەڵێ سەردەمێک مەسەڵەن 15 ساڵ پێش ئێستا ئەو بەرگری و لەمپەرانە زۆر زۆرتر بوو بۆ کارکردن بە گشتی یانێ چە پیا و چە ژن بەسیسا ئەو خۆتان نەزانن کە سنەماوەی 2 ساڵێکە لە یونسکۆ بە نێوی شاری موسیقا سەبت کراوە و دەرفەتەکان باز بووە بەڕاست یانێ دەرفەت هەیە کە کار بکەینەوەوانە ئێمە 2 ڕۆژ پێش ئێستا کۆنسرتمان بوو کۆنسرتێکی گەورەمان بوو لە سنە فقط بۆ ژنان بوومان بەڵام ئێمە چۆن لەم دەرفەتانە ئەسفادە بکەین ئەوە زۆر زۆر گرینگە یانێ هەیە بە هەڵا ئەو دەرفەتانە ئەکا بە خەسارێک بۆ هونەر ئەزانی چۆن یانێ تایبەت ژن چونکە کۆمەڵگا بە ژنەوە بەرپایە بەڕاست ئیسە هەروە کە ئەزانن زۆربەی لە هونەر و هونەرمەندەکان تێکەڵی بازاری مۆدلینگ و مۆدرنیتە و ڕێکلامکردن و نازانم یانە بەڕاست ئەو پاراستنی هونەرەکە وەکو ڕساڵەتێکە وەکو ئەرکێکە بە دینایرین وەکو چۆن ئێماڵێن مەسەڵەن جوانی بە گشتی جوانی ئێمە 2 واتامان لێ هەیە جوانی کە سروشتیە و جیهانیە کە خوا لە سروشت و تەبیعەتە بۆمانی داناوە جوانی کیش ئەوەیە کە مرۆڤ بۆ خۆی خالقیە بۆ خۆی ئافرەتیانە هەرو ئافرینەندە و خوڵقێنەرە بەس ئەو جوانیە کە 2 دانە جوانی سروشت و جوانی کە خۆمان ئەی خوڵقێنین ئەگەر تێکەڵ بێ لەوانەیە زانیاری و ئاگاهی بدا بە خەڵک لەوانەیە ئێمە لە چاوی خەڵک بتوانین هەمێش و ئازارەکانیان هەم خۆشیەکانیان بە هونەرەکە بنەخشێنین پێیان و بینوێنین پێیان ئەگەر بێت و ئەمە تێکەڵی
بازارهایکی تر یانێ من ناڵین ئەوان خراپە و کێ خاس کێ خراپ هوەر ئەمە و هوەر نا بەس هوەر خۆی بەجیا شێوە ژیانێکە شێوە ژیان و ژیانەوەیکە یانێ نابێت تێکەڵی هیچ بێ بۆ نمونە ئێسێمە لە گروپا ئەگەر سەرنج بن بە کارەکانمان تێ کۆشاین و بنەماکەیشمان لەسەر ئەمە بوو کە ڕەسەنایەتی جلوبەرگمان هەر کامێکمان جلوبەرگێک تایبەت بە ناوچێکمان هەست گۆرانیەکانمان تێ کۆشاین کە لە هەموو زاراوەکانی کوردی کەڵ بگرین لەبەرەوەی کە لانی کەم ئەگەر بەگشتی جامعە یا کۆمەلگا یعنی ئەسەری نەبێت لە سەریان لەسەر مناڵەکانی خۆمان زاراوەکان لەبیر نەچێ جلوبەرگە کوردیە ڕەسەنەکان لەبیر نەچێ بۆی ئەڵێم ئێمە بە خەڵی کاکە سوارە لێ ئەندازیاری کوشکی ئاواتی گەلین ئێمە ئێڵین بە ئێش و ئازاری خەڵک خۆشی و ناخۆشی خەڵک ئێمە هەست و ڕۆح و جسممان لە نێو ئەو هوەرە بووە بە یەک بەرهەم ئەو بەرهەمە کە پێشکەشەکرێت ئەتوانێت زمانی یەک ناوچە و یەک کۆمەلگا بێت ڕاستە بەڵام پرسیارێکم لا دروست بوو توتت کۆنسێرتمانە بۆ تایبەت بە ژنان هەر تایبەت بە ژنان ئەتوان لەوێ کۆرسێت ئارێوەڵا بەداخۆ ئیتر لەبەر باسی حکومی کۆمەلگای ئێمە کۆنسرت ئەەکەین فقط بۆ ژنیانێ ئیتر یا بۆی نییە بێ هەر باشە هەر باشە دەنگتان خۆش بێت خات و ڕۆژینە تۆ هەم گروپی سەرۆکی گروپەکەیت و دەفیش ئەژەنیت بۆت قورس نییە کاتێک کە دەفەژەنیت و ئاگە بێ ئاگاد لەوان بێت و تەرکیزت لە سەریان بێت و کۆمەڵێ هەنکێشە و مشکیلەی سەر ستێج بۆ ئاسفەکانی تر نەوەڵا کچەکان لەگەڵ کچەکانە بێک و ڕاهاتوین و زۆر بێک و خۆشین یعنی تر بۆ سەر پرۆڤەمان بۆ تەمرینکردنمان هەمویان کاتی خۆیان تێن ئیتە عەزێت و ئازارمانیە بێکەوە یعنی ئەوەی کە فقط بڵێم چۆن سەرپەرستی گروپەکەم عەزێت و ئازاری کێس ناکەن نەوەڵا گشتیان خانم گەل گوڵ و شیرین ئیتر ئەسفژەنیش کە 20 ساڵە خۆم نەوازەندەی دەفم و لە فێرگۆشتێش ئاموزش ئام یعنی تەدریسەکەم های مامۆستای دەفیشی بەڵێ ئیتر خۆشبەختانە بێک و ڕاهاتوین زۆر خۆشین لەگەڵ یەکە هیچ عەزێت و ئازارێکیشی نییە وەکو دەستە خوشکێکتان لێ زۆر ڕۆحمان لە یەک نزیکە هەموومان وەکو خۆشکین ئاوامانە لێ هاتووە یعنی هەفتێک لێک ئاگامان نەبێت دڵمان بوو یەک تەنگە بێ ئەڵین چاکەن وەرن با پرۆڤێک وا بێت هەمووی ژنە زۆر خۆشە بەیەکەوەن و بەیەکیشەوە ئەچنە کۆنسێرت و بەرنامە حتا چالاکی کیشمانەوێت هەفتێک جارێک پێکەوە ڕۆینە دەرەوە کافێک شتێک کە یەک ببینی لەگەڵ یەکابین زۆر باشەوە خۆشەوە چۆنەڵی دەستە خوشکێکتان لێ هاتووە خات و شادی بچینە لای گۆرانی دووەممان گۆرانی دلبەرێ بەڵێ زاراوەی کرمانجی بە چوار زاراوە گۆرانی ئەڵێیت ئەمەیان کرمانجیە بەڵێ لە خزمەتانی فەرموو دەستەکانە خۆش بێ و دەنگێت هەر بمێنێشەڵڵا زۆربانە بم خات و شادی کۆمەلگا کێشەی بۆ دروست نەکردوون وەکو ئافرەت بە تایبەتی لە بواری هوەریە ئێستا ئێمە خۆشم وەکو ئەکتەرم بەڵام زۆر جار کێشەم بۆ دروست بووە لە بواری هوەریایان کۆمەلگاکەم ئێوە بۆتان دروست نەبووە لە ڕۆژهەڵات یان لە کۆنسێرتەکانتانە کە چوونەتە دەرەوە بەڵێ بە دڵنیایی ئەوە کێشە دروستە بێ چونکە ئەڵێم هەر وەک گۆرانیەکە کەوتی هەر خودی ژنبوونەکە سەختە یانێ هەر بەبێ هیچ هۆنەر و هیچ شتێک چونکە بەڕاست ڕۆڵی ژن لە کۆمەلگا لە بنەماڵەی خۆیە ڕۆڵی زۆری هەیە جا اینجا بیت و کاری هوەری بکەی ڕچەشکێنی بکەی یان ڕێگا باس بکەی بۆ ژنانی تر ئەوە زۆرتر یانە عەزیەت ئەکەفێتە سەرت بەڕاست ئێمەژی تر وەکو کۆمەلگای ئێمە تۆزێ لەمپەروینەکان زۆرترە بۆمانیانێ بەس گرنگەوەیە کە بەردەوامین و ئەو شتانە تێ ئەپەڕنین لەبەر ئەوەی کە
کچەکەی من کچی خوشکەکەی من ئەوانە ئەگەر ئێمە ترسێک لە دڵمان نبوو ئەگەر شتێک خۆ وەک کوردوتەنی دنیا هەروە نامێنێ هەر گۆڕانکاریە لەسەر یاسا و قانون لەسەر هەموو شتێک باگەر ئێمە ئێسە بە سەختی و بە ڕەنج شتێکمان بەدەستهێنا لانی کەم بۆ کچەکانی خۆمان بۆ خوشکەزا و برازا و دەوروبەریەکانی خۆمان ئەو بۆێریە تێدایانە دروست بێ چونکە بەڕاست من خۆم لە بنەماڵەی کاگەورە بووم کە هوەرتیانە هیچ واتایکی نەبوو بەڕاست یانێ من یەکەم جار بیرم تێگە مناڵ بووم چاومان لە تەلەڤیزیۆن ئەکرد گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەکی بڵاو کردەوە ئەرێ ئەو کچە لەو ماڵە من حتا ناوی ئامێرەکانیشم نازانی چونکە هەر نەبوو لە بنەماڵەمانە بە هیچ شێوازێک منیش لەگەڵ براکەم دانیشت بووم گۆرانیەکەی مامۆستا حەسەن زیرە کە توا بوو ڕێکاوڕێک وەک خۆی وتمەوە بەد براکەم وتی بیڵێرە و یەکجارتر وتم شەرمم کرد یانێ ئەو نەترسام چونکە نەبوو هەموو ئەیانوت نابێژم قسەکە نابێت دەنگی بەرز بێ هەر چیکم کرد لە ڕووم هەڵنەهات نەموتەوە براکەمە چیوتی بیڵێرەوە بزانم چۆن وتە پێ سیر بوو کە ڕێکاوڕێک وەک خۆی وتمەوە ئیتر ئەوە بوو بە ئەوە کە مەسا من هەر ئەترسام لەو شتە ئەزانی تەمەنت چۆن بوو ئەو کاتە من 13 ساڵ ئاوا 13 ساڵ 14 ساڵم بوو هەر ترسێک لە دڵما بوو کاتێکیش کە ڕۆیشتم بۆ فێرگەی دەف کە ئەوەڵین ئامێری بوو کە من دەسم پێ کرد کامڵن بە سودفە بوو بە دزیۆ دەفم سند بە دزیۆ کلاسەکان ئەڕووم یانێ بۆم نەبوو کە بە ئاشکرایی بڕۆم تازە ناوی ئامێرەکان فێرە بووم کە ئەوە چییە ئەوە چیە ئەوە چییە ئیتر شەڕ لەگەر بنە ماڵە بەس براکەم زۆر پاڵپشتم بوو بەڕای گەورت بوو بەڵێ بەڵێ برای گەورم بوو چونکە خۆی لە سەردەم خۆیان ناژم بنەماڵەکەمان تۆزێک یاساوقانینی خۆی هەبوو مەسەڵەن خۆی حەزی بە فوتباڵە کرد نەیان هێشت بوو بڕێ کە من حەزم لە هوەرە کرد ئەیوت وازی لێبێنن ئەو بە شۆن حەزی خۆیان بڕوات ئیتراکەمی کردیت ئافرین براکەم زۆر زۆر لە شەڕەکانمانە مەسەڵەن ناوجێ ئەکرد و خۆشی ئەکرد ئیتر کە ژیانی هاوبەشیمان دەست پێ کرد لەخوا بە زیابێ هاوڕێکی زۆر زۆر باش و بەڕاست ناڵێن هاوسەر ئەڵێن ڕەفێق و هاودم و هاوڕێگایك کە لە هەموو بوارێکە و پشتیوانمان بوون و خۆشیان هەر زەوقی هوەریان هەیە و هاوسەری من مامۆستای هەڵپەرکیە هاوسەری ڕۆژیناگیان مامۆستای دیوان و سازە هاوسەری کچەکانی تر هەر هوەرمەندن وەیتر شان بەشانی ئێمە ئایلەی هەڵپەرکیە و موسیقی و شان و هەموو تێکەڵ پێکەڵ بووە لە گروپێکی ژانە بەڵام پرسیارێکم بۆ دروست بوو کە هەردووکتان دایکن من دایک نیم ناوەڵا دایک نیم نا چکە ڕێگریت لێ ئەکا تۆ دایکیت ڕۆژی ناخان ببورن بەخوا ناوەکەی زۆر قورسە بۆم نایەت تۆ دایکی وانە دایکەم 5 ساڵیە یاخواتەمە درێژ بە دایکایەتی قورس نییە بۆ ئیشە هوەرێکەت و هەم گروڵا زۆر زۆر قورسە زۆر زۆر سەختە ئێستا کە من هاتووم بۆ ئێرە هەر دڵم بەلایە زامەکەت کولاندەوە لە بیرم کە بزانم زەنگام هاماڵ دایکمە هاماڵ خەسوومە شکر بۆ خوا هاوسەرەکەم زۆر یارمەتیم ئات کە بەرنامەی شتێکەوەی ئێمە چەند ڕۆژ هەفتەیەک 10 ڕۆژ چین بۆ باشوور ئیتر کوڕەکەم جێتێڵم هاوسەرەکەم مدام لەگەڵ یا بیوا بۆ کلاس بیوا بۆ ماڵ دایکم هۆشیان پێوە بێ بەڵام ئیتر سەخت هەست هەر دڵم لەلایە بەڵام ئەمیش بەشێک لە ئیش و ژیان و کارمە ناتوانم وێڵی بکەم لەگەڵ خوێنما تێکەڵ بووە موسیقا و گروپ وانە ئیتر لەگەڵ یەکە ڕاهاتوین ئەویش ئیتر هەر لە مناڵی و فێر بووە کە جێ بێڵم ئیتر تێم هەر ئەڵێ مەمان ئەچی دایە چی بۆ کوێ شنەوە سنەیە ئەڵێن مەمان ئەجێ دایە بۆ کوێ ڕێڵم ئەچم بۆ سلێمانی دێ باشە من ئەچم بۆ ماڵدایە گەورە ئەوە ڕاهاتوە باویش فێر بێت لەسەر و کە دایکی و هوەرە و ئەو شەر هوەریە خوا لێو نەسێنەوە تەمە درێژ بێت شادی خام بڕۆینە لای گۆرانێکی کە خزمەتان جوانی ئەمەیان موکریانە بەڵێ گۆرانی مامۆستا حەسەن زیرەکی ناوچەی موکریانە فەرموو لە خزمەتانی
دیارن دیارن رنگان سردولي وبارن لو بابارن من ين ما كان صاحب يارن صاحب يارن بدأتي دم گرفتارن گرفتارن جوانی 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 تو زور جوانی اسکی شاخ و کرمامیزی کستانی جوانی 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 تو زور جوانی اسکی شاخ و کرمامیزی کستانی شوق انتظار يا يا ربت بيمانكم يا ربت بيمانكم بوشي نهاتي تقرار يا مشاوي شاوم مشاوي شاوم لسر تو زوريان نداوم نداوم قربان دب مشاوي شاوم مشاوي شاوم لسر تو زوريان نداوم نداوم ومزاني خلط كراوم خلط كراوم ومزاني خلط كراوم خلط كراوم جواني 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 توزر جواني اسكي شاخو كرماميزي كيستاني جواني 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 توزر جواني اسكي شاخو كرماميزي كيستاني دەستەکانە خۆش بێ و لە سپاسمانۆن پێشکەشتان. شادی خان لە سنە جەژنانی سنە چۆنە هەروەکو لای ئێمە یان جەژنی ئێوە جیاوازترە؟ وەڵا وەکو جەشنی ڕەمەزان بڵێن ئێمە هەر سەردانێکە و گەردنازاییکە و مەسەڵەن نانی بەیانی کە دروست دەکەن پێش ئەوەی کە مەسەڵ نانی بەیانی بخۆن ئەبنە میوان کەسێک جا بە ماڵان ئەگەڕن ئیتر لە نانی بەیانی هەتا شەو بە میوانی ئەخورێت یانێ کەس لە ماڵی خۆی یا بە مەسەڵ کەسێکتر تێ بۆ ماڵی ئێمە ئاوا نیو ساعت چارەک چارەک ئەڕۆن سەردان ماڵەکانەکەن گردنازایی خوازن پیرۆزباییەکەن نانی بەیانی عنی نانی بەیانی خۆنیان شلە و برنج و فاسۆلا نانا هەر مەبەستم شلە و برنجە ئێمە وەک ئێوە وتەنی من ناڵێن قورمە سەبزی و لێوەڵێن قورمە سەبزی ئێمە خوڕی سۆزی لامان شتە بۆ جێژن لێ ئەنین خواردنێکی سەرەکی ئێوەیە نا خواردنێکی تایبەت بە جێژنمانە ئەی خواردنێکی تایبەتی ئێوەی جەژنانەتان قورمە سەبزی ئێوە پێڵێن قورمە سەبزی مە پێڵین خۆرشتی سۆزی کە بە گۆشت و فاسۆلی هەوان
ئیتر هەر لە نانی بەیانی و ئەو چێشتە لێ ئەنرێت ینی نانێ بەیانی وەکو ئایتیادیمان نییە هەر لە بەیانی ئەو چێشتە لێ ئەنرێت و هەرکە بڕوا بە هەر ماڵێکە ئیتر لەو نانە ئەخوات ینی بچنە هەر ماڵێک هەرە و خوارد ناخۆ ئیتر تا ئاخر شەو تا ئاخری ڕۆژی جێشن ئیتر دوایەوە شیرینی و شکلات و ئەوانە ئەدرێت پارە ئەدرێ بە مناڵەکان و ئەوژنی ئەو زۆر خۆشە یاخوا سەرکەوت زۆر لە خۆشییا بنیشەڵە خات و ڕۆژینە هەر پێتەڵم خاتم بەخوا ناوەکە خێناکە وتمان تۆ دایکیت ئێستا مناڵەکەت بەجێشتووە کاتێککە ئەچی بۆ پرۆڤەی کۆنسێرتێک یان سەفەرێک یان ئیشوکاری هوەریت هەیە هەبووە بە هەفتە کوڕەکەت بەجێ بێڵیت ئەرێ وەڵا دەڕۆژیش بووکە جێمێشتووە بەڵام تاسیری نەکردوتە سەرکارە هوەرێکت نەوەڵا ئیتر ئەڵێم کە هوەر و موسیقا و گروپ لەگەڵ خوێنکما تێکەڵ بووە خۆبدایەکیش ئیتر قورسە بەڕاست بەڵام ئیتر لەگەڵ یەکە ڕاهاتوین ئیتر لەگەڵ یەکە ماوەی کە وەختێکە تێم بۆ ئێرە دایکوشتم ئەوەندە هۆشیان پێوە هەیە خێڵ خەزوران نمونە ڕەکەم ئەگرن لەگەڵتانای بۆ هیچ نەوەڵا چۆن زۆر مناڵە ئێستا 5 ساڵیە تەڵخی لێچێم هاتوو چوونێ ناو ڕێگەوانە ئیتر ئەڵێم ئەویش عادەتی کردو شکر بۆ خوا ڕاهاتوین لەگەڵیا خوا لێت نەسێنێت و تەمە درێژ بنیشەڵە حەزەکەم گوێم لە دەفەکەی تۆ بێ بەسەر چاوامەتانە فەرمووی دەستەکانە خۆش بێ زۆر زۆر تایبەت بوو پێشکەشتان زۆر سپاس خات و ڕۆژینە فێر بووم خات و ڕۆژینە گروپەکە لە چەند کەس پێک هاتووە وەڵا گروپەکەمان 8 کەسین ئیتر ئەو سێ کەسەکەیترمان ئیمتحانیان هەبوو نەیانتوانی لەگەڵمان بەشدار بن ئیستا بە 5 کەس هاتوین ئەسڤژەنەکەیشمان کەمانچەمان هەیە تارە نەرمەنەیە تەک ئەم 4 کەس وا لەگەڵمانە بوون کولەن 8 کەسین 8 کەسن بەڵێ ئەو سیانێکی تر ئیمتحانیان بوو نەیانتوانی بەشدار بنەم لەگەڵمانە لە شیان ساڕەکەی نایەوە جێ ئەوانتان پڕ کردەوە خات و شادیە چیت هەیە بۆ ژن لە کۆمەلگایان هەمانە بەهرەمەندە وەکو ئێوە ئایا کۆمەلگا ڕێگای نایەت کە وەکو ئێوە دەرکەوێت یان بتوانێت ئەو حوڕیاتەی هەبێ وەڵا بە بیری من ژنبی هەوێ کارێ بکە ئەتوانێ بیکات لەبەرەوەی کە هەر بۆ خۆی فیزیۆلۆژی بەدەنی فیزیۆلۆژی مێشکی یعنی عاتفەی ئەحساسی ئەوەندە لەگەڵ شرایط تا ڕادێ لەگەر هەر جەوێکە هەر بربەستێکە ڕاتێژن ئەو شتیە هەیە کە هەر وەکو ئەلمیژ ئەم شتە یانێ سابت کراوە کە ژن لە فارسیدا پێڵێن ئەنا تافپەزیر لە کوردیا پێڵێن بە ئاڵوگۆڕ زۆر خۆی ڕێک ئەخات یانێ بۆی نییە کە شتێک بەرگری بکە من نمونەیەکتان بۆ بێرم کۆنسرتمان کە بوو چەند ڕۆژ پێش لە سنە ژنێک دوای کۆنسرتەکە هاتە سەر بۆلام وتی زۆر خۆشحاڵم ئێوە بینم من نەیان هێشت من دەنگم زۆر خۆشە نەیانش بڕۆم لەو هەموو جەوە خۆش و پێکەنین و نازامەوانە بەڕاستی یەک
بۆ چرکێک ئاوا دڵم تەزی کردبووی چۆن زۆر بە زەوقێک بە شتیاقێک کاتتی من زۆرم پێی خۆش بووە ئێوە ئاوا کارەکەن من نەیان هێشت بێم مەسەڵەن بۆ موسیقی جانجا من پەیامم بۆ نە ئەو ئافرەتێکە هات بۆ لای من بە گشتی ئەڵێم کاتێککە تۆ توانایەکانی خۆت بناسێنی ینی بزانی کە چیت دەوێ وە چیت پێویستەوە چی ئەتوانی بکەی ئەمە زۆر گرینگە هەمانە کە هەر نازانێت چی پێویستە چ توانایەکی هەیە چە بوێریکی هەیە و هەر یا سەرکوت ئەبێ یا گوێ لێ ناگرێ یا پەرێ پێنا بەڕاست ژن هەروە کەوتم ئێستا بڕۆ لە ئەمریکایشە لە دموکراسیترین وڵاتیشە هەر وەکو مافخۆری ژن هەیە جان نەوەکەی فەرقەکات تەکئیسا وڵاتەکانی خۆمانەوەن ئەنا یەک شتە لەبەرەوەیە من ئەوەڵێم زانیاریمان کەمە لەسەر مافەکانی خۆمان لەسەر جسم و جستەی خۆمان لەسەر ڕۆح و هەستەکانی خۆمان لەسەر بوێریەکانی خۆمان ئەمیشە بەچی بەدیدە بە خوێندنەوە زانیاریمان هەبێت لەسەر مافەکانی خۆمان ئێستا بۆ نمونە مەسەن ژن هەیە ئەڵێ مافی من ئەوەیە کە جلێک بکەمە بەرم و قاپششتن پیا و ژن وەک یەک بێ ئەمە ئەوە بێ ناژن ئەبێ وەکو مرۆڤێک بناسرێت نەوەکو جنسیەتێک بەرامبەر بە پیاویش هەر ئەو شتەیە ینی زۆر ئافرەتمان هەیە کە بەرامبەر بە مێردەکەی بێڕێزی و بێمافی ئەکا ئەوە شتێکە کە ئێمە بێت لە بەرچاوی بگرین مادام ئەگەر زانیاری و ئاگاهیمان لەسەر مافی خۆمان بێ مافی بەرامبەرەکەیشمان کە پیاو بێ ئەبێ هەر ئەویش ڕێزی لێ بگرین و احترامی بۆ مافەکانی قالبین بەڵام ئەوەیە کە من قسەکەم ئەوەیە بەگشتی زانیاری خۆمان زیاترکەین لەسەر مافەکان خۆمان ئەو شتێک کە پێمانەکرێ بیکەین چۆنکە ژن ئەتوانێ خوڵقێنەر بێ ئەتوانێ کاریگەری بێ ژن دایکی مناڵە ژن دایکی ماڵە کۆڵەکەی ماڵە نیوەی کۆمەلگایە ژن ڕزگار بکرگێ کۆمەلگا ڕزگارە کردگێ ژن زانیاری و ئاگا و زانابێ کۆمەلگا زانابێ بەڕاست خوێندنەوەمان زۆر بێ بوێریمان ببێ لە ڕێگەی دروست بە چوارچێوەی ئەخلاقی و مافەکانی خۆمان بمان بێ ئەتوانین زۆر گۆڕانکاری لە هەر کۆمەلگایکە ئەتوانین بکەین وای بەتاکیت جا من حەزم لە گۆرانێکی کە بڕۆین لای گۆرانێکی کە وەکو پەروانە ئەمەیان سنەیە گۆرانی خاتوشەین تاڵبانی پێشکەشتانەکەین فەرموو.
جانم هرچن هوا نجر خاک و گم یادی یارانم هوار در ناشیلدم حوزگ بکریای گردون و افجاران بسوری توا بکامی یاران حوزگ بکریای گردون و افجاران بسوری توا بکامی یاران دوری بسر چه هوار غریب نمینه هر کس للایا لی خوی بمینه دوری بسر چه هوار غریب نمینه هر کس للایا لی خوی بمینه هر کس للایا لی خوی بمینه دەستە خۆش بێ و پێشکەشتان زۆر سپاس پێشکەشتانە خاتو ڕۆژینە ناوەکەم لەبەر کرد ئەتوانی ناوی ئەندامانی گروپەکەمان پێ بڵێ بەسەر ئاسفەکان هلیا شریعەتی نەوازەندەی عودەکەمان ئاورینێ فەخر نەوازەندەی سنتور خانمە شەفەقی ئەرج نەوازەندەی دیوان نیوشا سعیدی نەوازەندەی کەمانچە ئەسەر غوڵامی نەوازەندەی تار ئەوە ڕۆژین داودی نەوازەندەی باڵەبان و نەرمەنەی وشتە لەشتان ساغبێ و سەرکەوت و بن ناوەکان هەم قورسن هەم خۆش و تایبەتیشن یاخوا سەرکەوت و بن خات و ڕۆژینە قەت بیرت لەوە نەکردەوە تۆ گۆرانی بڵێ بخوا دەنگم خۆش نییە وەڵا حەزمە کرد یعنی حەز لێ بە گۆرانی وەڵا بەڵام ئیتر ئەوە شتە خوانەی داگە و ئیتر وتیگە پێم دەفەکە بژەناوە باشترە ئەگەر دەنگە خۆش وایە گۆرانیت بوو تا لەگەڵ ئەوە ناقەشۆشە دروست نابوو نەوەڵا بەیەک و دوو قۆڵیە ماوت نەوەڵا بۆ مناقشە دروست بێ بڵێ دەنگی خۆشە باوەکو من نەبێ ناوەڵا شتە لە بێن ئێمە ئێمە وەکو خۆشکین پێکەوە کارەکەین یعنی بووگە شادی خۆشی نەوازەندەی دەفێکی چاکە فرەوەخکە لە بەرنامەکانە بەیەک و دوو قۆڵی دەفمان لێداوە کێشەیەکمان نییە ئەگەمەش دەنگم خۆش بووە قەتعان بەیەک و دوو گۆرانیمانەوت بەڵام خوانەی داوە دیقەتم ماون هەردووکتان زۆر نزیکترن لە یاک وەک لە کچەکانی تر هەستەکەم یەکتریتان زۆر خۆش بێ هەر بە عیلەی شتێکەڵەن یان هەردووکتان ڕەفاقەتان وڵارێ هەر بە عیلەی چونکە هاوسەرەکانیشمان هەر ڕەفیقن ئەلبەت ئێمە لەگەڵ توا ئەندامانی گروپ ئەو شتمانە هەیە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر کۆنسرتێکمان تواوە بێ بەرنامێک تواو بێ ئەو کچانەی کە هاوسەریان نییە دایک و باوکیان لەگەڵمان تێن من و ڕۆژینا و شەفەقگیان و ئاورینگیان هاوسەرمانەست ئیتە هاوسەرەکانیشمان هەر تێن لەگەڵمان یانێ بەگشتی عیلەی ئێمە هاتوچوو ئەەکەین یەک ئەبینین بەسیتر لەگەڵ ڕۆژینا چونکە من لە سنە ناژیم ئێمە گەڕاینەتەوە بۆ ژیانی ڕەسەنایەتی خۆمان لە لادێ ئەژین ماوەی 6-7 ساڵە شوێنی گەشتیاریمان کردوێتەوە لەگەڵ هاوسەرم ئیتر کەتین بۆ کۆنسرتێک بەرنامەیەک زۆرتر لە ماڵی ڕۆژیناگیان ماڵی شەفەقگیان هاوسەرەکانیشمان پێکەوە ڕەفیقن ئستدیۆمان هەیە و نازانمە ئیتر ئیشەکان هەموو پێکەوەیە ئیتر بۆیە زۆر لە یەک نزیکینیانێ نە هەر تەنانەت بۆ ساز لێدان و خوێندن بەڕاستی مناقشەشمانە بێ هەر وەک خۆشکاوە قسە حەلە بێت وتان عیلەی تێکەڵن پێش ئەوەی کە زەواج بکەن هەردووکتان مێردەکانتان هەر ڕەفیق بووە یان بەهۆی ئەوە بوون بە ڕەفیق ینی بەهۆی ئەوە بوون واگەینە کۆتایی بەرنامەکەمان بۆ کەرکووک و کەرکووکەکان چیتان هەیە بەڕاست ئێمە من ببەخشێتەوە وەکو وتم هەر چوار پارچەی کورسان خاک و زێد و نیشتمانی گشتمانە بەڵام من ماوەیەک زۆر زوو یانێ 2015 بوو یا 16 بوو ئاخرین چالاکیم لە شاری کەرکووکا بوو و تا ئێستا نەچوومەتەوە کە ئەم بەرنامە بوو بەهۆیەوە کەرکووک دووبارە ببینینەوەەوە شاد بینەوە پێ بەڕاست
ئێمە هەمیشە وەکو شارێکی هەڵمەت شارێکی خۆشی شارێکی بەهێز و بەتوانە بەڕاست وەکو خەڵکەکەی وای مش دڵخۆشین بە شار بە شار بە گوند بە گوند و لادێ بە لادێ ئەم نیشتمانە گەورەی ئێمە ئێمە تاخینە سەر و سەر چامان زۆر خۆشحاڵ سپاس بۆ میواندارەکەتان قوبڵکردین خات و ڕۆژینە بە حەنجە ئێڵم چونکە بۆم لەبەر ناکرێ تۆ چی تێ بۆ کەرکووک و کەرکووکەکە وڵا ئێمە کەم جارە هاتین بۆ کاناڵ کەرکووک زۆر پێم خۆش بوو چۆن بیرەوەری زۆرم هەیە لەگەڵ ئەم کاناڵە ئێمە حدودەن 12 ساڵ لەمەوە بەر جارێکی تر لەگەڵ گروپێکی تر بە ستایلێکی تر هاتین بەرنامەمان ئیجرا کرد پێم خۆش بوو ستافەکەم دی ئەوان منیان ناستی وتیان تۆ 10 ساڵ 12 ساڵ لەمە بەر بوو هاتوی بۆ ئەم بەرنامە میشوتم بڵێ کە هاتکین زۆر خۆشحاڵین کە دووبارە هاتکینەوە خەمەتان ئیشەڵا کە بتوانین لە شاری کەرکووک کۆنسرتێک دابنین چالاکی گەر زۆرتر پێمان خۆش ئیشەڵا بێتە قسمەت و حتمەن بی ئیشەڵا بۆ داهاتوو خات و شادی بە گۆرانێکی تۆ کۆتایی بە بەرنامەکەمان هێنین پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین من دیاری کەناڵی ئاسمانی کەرکووکتان پێشکەشەکەم دەستان فەرموو دەستان خۆش بێ پیرۆستان بێت منیش دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس مەمنون بۆنی مێخەکە مێخەک لە کۆنەوە هەیە بۆنێکی زۆر خۆشی هەیە و پیرۆز بە ئێوە بێت دەستان خۆشەمیش حەزەکەم هەر لێرەوە پێشکە شادی گیانی کەم و بەم سەرولایە پێ و جوانە مەمنون زۆر سپاس مەمنون لای گۆرانی هەورامی لە خزمەتان فەرموو